20 ڕۆژە خۆپێشاندان لە ناوخۆی ئێران و شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پەیتا وردە زیاتر پەرە دەسەنێت ئەویش بەهۆی کوژرانی ژینا ئەمینی کە ئەمە وای کرد کاردانەوەیکی زۆر لەسەر ئاستی هەم ناوخۆی ئێران و هەمیش لەسەر ئاستی وڵاتان ئەمە وای کرد کە یەکێتی ئەوروپا کۆمەلگەی نێودەوڵەتی بێتە دەنگ و وەسزای زیاتر بەهۆی ئەم هەڵوێستەی حکوومەتی ئێران بەرامبەر بە ژینا ئەمینی و کاردانەوەکانی ناوخۆی ئێران وای کرد کە سزای زیاتر بەسەر ئێراندا بسەپێنێت لەم ڤیدیۆڵەدا بە وردی ئەو ئاماری ئەوانەی کە لە خۆپێشاندانەکاندا کوژراون یاخود بریندار بوون یاخود دەستگیر کراون بۆتان دەخەمە ڕوو. ڤیدیۆڵەکە لە ژێر ناونیشانی خۆپێشاندانەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان 20 ڕۆژ لە ماوەی ئەم 20 ڕۆژەدا چی ڕوویداوە؟ ئەوانەی کە کوژراون 154 کەسن، نۆیان خوار تەمەنی 18 ساڵین و هەروەها بریندارەکانیش نادیارن ژمارە بریندارەکان تا ئێستا و بە هەزاران کەسیش دەستگیر کراون. لاپەڕی دومی ڤیدیۆڵەکە دەکەینەوە ئەم ئامارانە تایبەتن بە شارەکانی ئێران کە تێیدا 127 کەس کوژراون، 53یان لە هەرێمی سیستان و بەلوچستانن، 63 کەسیان و هەروەها برینداریش بە هەمان شێوە نادیارە تا ئێستا. ئەوەی کە دەگوترێت وردە ینی ژمارەکان گۆڕانیان بەسەردادێت و بە شێوەیەکی دیاری کراو تا ئێستا لەبەرەوەی لە زیادکردندان دیاری نەکراوە. لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئامارەکان بەم شێوەیەن 27 کەس کوژراون و بریندارەکانیش 1138 کەسن کە تێیاندا برینەکانیان هەیە ناجێگیرە یاخود سەختە، هەندێکیشیان برینەکانیان سووکە. ئەمانە خۆپێشاندانەکانی ئێران و بە ژمارە بوو سەبارەت بە ژماری کوژرا و برینداران و دەستگیرکراوان لەسەر خۆپێشاندانەکانی ئێران کە لە ماوەی 20 ڕۆژە ڕوویان داوە. لەسەر ئەم پرسە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دیاکۆ مرادی چالاکوانی مافی مرۆڤ کە لە ئۆسلۆی پایتەختی نەرویجەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز مرادی سڵاوت لێبێت. ئەمە 20 ڕۆژە خۆپێشاندانەکان لە ئێران وردە پەیتا زیاتر پەرە دەسێنێت و ژماری کوژراوانیش زیاتر دەبن. دەمەوێت بپرسم لەبارەی ژمارەی کوژراوانەوە ئەمە چ کاریگەریەکی لەسەر هەم حەماسەتی ئەوانەی کە خۆپێشاندانەکان دەکەن هەمیش چ کاریگەریەکی خراپی دەبێت سەبارەت بە ئابڵوقە و سزای زیاتر لەلایەن وڵاتانەوە یەکێتی ئەوروپا کۆمەلگەی نێودەوڵەتی بۆ ئێران؟ ستاورز پێشەوەی من ڕاستەخۆ وڵامی ئێوەی عزیز بدەمەوە لەبار تا ئێستا و ڕێژەی حکومە و دیارکرا و و بێتە نیم کاتژمێر لەوە پێش ناوەندی مافی بەرتان ئەوەیدا کە بەداخەوە نازانم کێشە هەیە لە گەیشتنی دەنجی بەڕێز مرادی. نازانم هاوکاران گرفتەکە چارەسەر بووە یان نا. باشە تاوەکو گرفتەکە چارەسەر دەبێت کەمێکی دیکە دەگەڕێنەوە لای بەڕێز دیاکۆ مرادی.